ئێستا ئەگەر هەر یەکێک لەوانە بتوانێ وەڵام داتەوە ئەگەر پێی بڵێن ژیانی دنیا یعنی چییە و گرنگیەکەی چییە، ئەوانە دەزانن کە گرنگی ژیانی دنیا چییە و چەندە و چۆنە. بۆچی؟ چونکە گەیشتونە ئەو حەقیقەتەی کە ئێمە ئێستا پێی نەگەیشتوین. زۆر جاران کاتمان بە فیڕۆ دەدەین لەو دنیایدا، نازانین کە بۆ ناو ئەو گۆڕەمان دوور کات نوێژ و تەسبیحاتێک و سبحان الله و لا إله إلا الله چەندە خێرە و چەندە گرنگە. بۆیە ئینسان بەر لەوەی کە بگاتە ئێرە بیر بکاتەوە کە بۆ ئێرە چ شتێک گرنگە و ئەو ژیانە چەندە گرنگە. ئینسان کە مرد لە کیسی دەچێ ناتوانێت هیچ چاکەیەکی دیکە ئەنجام بدات. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری پیاوێکی دەکرد، فەرمووی ئیغتەنیم خەمسەن قبل خەمسین، 5 شت بە غەنیمەت و دەستکەوت بزانە بەر لەوەی کە 5 شتت بەسەر بێت. یەکێک لەوانە پێغەمبەر فەرمووی وحەیاتەکە قبل مەوتیک، و هەروەها ژیانت پێش ئەوەی کە بمریت بە دەرفەتی بزانە، بە غەنیمەتی بزانە، سوودی لێ ببینە، چونکە کە مردی تازە هەموو شتێک کۆتایی پێدێت و ناتوانی هیچ شتێک بکەیت. ئالەوانە بپرسە دەزانن کە ئەو ژیانە دنیاە چەند گرنگە، دەزانن کە یەک چاکە چەند گرنگە. ڕەنگە هەر یەکێک لەوانە کە ئێستا لەو قەبرستانن محتاجی تەنها یەک چاکە بن، محتاجی تەنها یەک سبحان الله بن، بەڵام نەتوانن بیکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای قەبرێکدا ڕەت بوو، فەرمووی خاوەنی ئەو قەبرە کێیە؟ گوتیان فڵانی کوڕی فڵانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرسێکمان فێر دەکات، فەرمووی ئێستا دوور کەعات نوێش لە لای خاوەنی ئەو گۆڕەی گەورەترە و خۆشەویسترە و چاکترە لەو ژیان و عمرەی کە ئێوە ماوتانە. ئەو ژیان و عمرەی کە ئێوە ماوتانە چەندە پێی دڵخۆشن، چەندە خۆشحاڵن، چەندە خۆشتان دەوێت ئەو ژیانە. ئێستا دوور کەعات نوێش لە لای خاوەنی ئەو قەبرەی ڕەسوول الله فەرمووی صلی الله عليه وسلم خۆشەویسترە لەو ژیانە و لەو دنیای کە ئێوە ماوتانە. کەواتە وریابایی ئینسان دوور کەعات نوێش لەبیر مەکە بۆ ناو گۆڕت، سبحان الله و لا إله إلا الله یەک لەبیر مەکە، چاکەیەک لەبیر مەکە، بەر لەوەی کە بگەیە ئێرە کە مەسیری هەمومان ئێرەیە، با چاکە بکەین لەو دنیاە، ئەو ژیانە بە دەرفەت بزانین، چونکە ڕۆژێک دێت ڕەنگە پێداویستیمان بە دوور کەعات نوێش هەبێت، بە یەک چاکە هەبێت، بەڵام نەتوانین ئەنجامی بدەین. ئەی ئەو کەسەی کە زیندوی تو لە ژیان دایت بە دەرفەتی بزانە ئەو ژیانە پێش ئەوەی بگەیە ئێرە کە مەسیری هەمومانە. خوای پەروەردگار عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێت و بە شێوازێک بژین کە هاتینە ناو گۆڕ پەشیمان نەبین لەو ژیانەی کە بەسەرمان مردووە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.